پاڵپشت بە خاڵی چوارەم لە بڕگەی یەکەم مادەی شەشەم لە یاسای کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ژمارە 4 ساڵی 2014 ئەنجومەنی کۆمسیاران لە کۆبوونەوەی ئیمڕۆیدا 20دا بڕیاریدا یەکەم بە پەسەندکردنی پوچەڵکردنەوەی 96 بنکەی دەنگدان کە کۆی گشتی ئەو دەنگانەی پوچەل کراینەوە 19,670 دەنگ بووە کە 11 بنکە لە دوهۆک و 59 بنکە لە هەولێر و لە سلێمانی 27 بنکە. و دووەم بەم شێوەیە ئەنجامی گشتی لەلایەن ئەنجومەن پەسەند کرا. هەڵبەت ئەم ئەنجامە قابلی تانە لێدانە لە بەرامبەر دەستەی دادوەری هەڵبژاردن لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دوای بڵاوکردنەوەی لە سێ ڕۆژنامەی ڕۆژانەی ناوەخۆ و دوای پەسەندکردنی ئەو ئەنجامە گشتیانە چونکە ئێمە تەنها ئەنجامە گشتیەکان بڵاوەکەینەوە دوای ئەوەی کە پەسەند دەکرێت لە لای دادگا ئەو ئەنجامە دەبنە ئەنجامی کۆتایی و دوای پەسەندکردنی لەلایەن دەستەی دادوەری هەڵبژاردن ئەم ئەنجامە دەبتە ئەنجامی کۆتایی. ئەنجامی هەڵبژاردنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بۆ ساڵی 2018 سەرەتا کورسە گشتیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان 21 کورسی 319,912 دەنگ، بەرەو ئیسلاح 79,434 دەنگ 5 کورسی، سەردەم 15,581 دەنگ 1 کورسی، نەوەی نوێ 127,115 دەنگ 8 کورسی، گۆڕان 186,903 دەنگ 12 کورسی، ئازادی 8,063 دەنگ 1 کورسی، پارتی دموکراتی کوردستان 688,070 دەنگ 45 کورسی، کۆمەڵی ئیسلامی 109,494 دەنگ 7 کورسی.